پرۆژەیەکی نوێ بۆ هاندانی خەڵک بۆ وەرزش ڕاگەیاندراوە کە ئەویش وەرزشکردنە لە چەند جیمێکی شاری سلێمانی بەبێ بەرامبەر. ئەمە پرۆژەیەکی نوێیە بۆ هاندانی خەڵکی بۆ وەرزشکردن کە دەرگای هۆڵەکانی لە ژوانی سلێمانی بێ بەرامبەر بۆ هاوڵاتیان کراوەتەوە لە پێناو هاندانی زۆرترین هاوڵاتی بۆ وەرزشکردن و بەرەو تەندروستێکی باشتر و کۆمەڵگەیەکی تەندروست بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی پرۆژەیەکی نوێی ڕاگەیاندووە کە بە هاوکاری کۆمەڵێک خاوەن هۆڵی وەرزشی و لە ژوانی و هەروە یەکێتی لە ژوانی لقی سلێمانی پرۆژەکە ڕاگەیانداوە بەشێکە لە خزمەتگوزاریی بێبەرامبەری وەرزشکردن لەو جیمانەی کە لەم پرۆژێدا هاوبەشن بە جۆرێک لە بەرواری ناوەڕاستی مانگی 4ەوە تا ناوەڕاستی مانگی 5 هاوڵاتیان دەتوانن بێبەرامبەر لەو ژمارە هۆڵەی کە ناویان تۆمارە و ئامادەیان بە پرۆژەکە دەڕڕیوە پێشوەختە بە ئۆنلاین ناوی خۆیان تۆمارکەن و لەم خزمەتگوزاریەی بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی ویکێتی لە ژوانی سوودمەند بێت. داری بەڕێز زانا عەبدوڵڵا سەرۆکی لقی سلێمانی یەکێتی لە ژوانی و لە ژڕێکی عراقمان کردو بۆ قسەکردن لەسەر ئەو پرۆژەیە. مامۆستا زانا بەخێر بێی. سپاس بۆ ئامادەبوونت. ئێوە یەکێتی لە ژوانی هاوبەشن لەم پرۆژەیە کە بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی بەیەکەوە کردومانە. ئەمەوێ لەسەر گرنگی پرۆژەکە قسەکەی. ئەم پرۆژەیە گرنگە بۆ وەرزشکاران؟ دەستی مادووبوونتانە گۆشم. سوپاسانەکەم کە خەمخۆن بۆ وەرزشی سلێمانی کە ئێمە هەمومان لە خزمەتی سلێمانیان و بە ئێوەشەوە جوانترمان کردووە سلێمانی. طبعاً ئەمە پرۆژەیەکی زۆر جوان بوو. دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی یەکەم کە هەستا بەم پرۆژەیە. بەجددی من نەم ئەوت ئەم پرۆژەیە بەو شێوەیە دەنگانەوە بەو شێوەیە خەڵکێکی زۆر ئێت بە دەم پرۆژەکەەوە. من ڕۆژانە چەندین تەلەفۆنم بۆ ئێت بۆ ئەم پرۆژێ و بۆ دەستخۆشی. ینی بۆ دەستخۆشی هەستەکەم شتێکی جوان بوو و هەستەکەم شتێکی باش بوو و پێویستیشە لەم شێوە ئیشانە پێویستە چونکە ئیشێکی مۆدێنە و هاوکاریش بۆ ئەوەی کە ئەم خەڵکانە ببینە هۆڵەکانمانەوە ئاشنایان بکەین بە هۆڵەکانمان ئاشنایان بکەین بە وەرزشەکەی ئێمە چونکە وەرزشی لە جوانی بووەتە ماڵی دووەمی زۆر کەس چونکە لە ناو هۆڵێکا وەرزشەکە و ئێمەش خزمەتیەکەین. مامۆستا هەندێک خەڵک بەلایەنەوە بوو لەوانەیە پرۆژەیە ئەسوودەی گەیاندبێت کە هۆڵەکانی لە جوانی داخراون بە ڕووی خەڵکە خەڵکێکە لەبێ بچێ پارە بە ئەنجا دەرگای لەکەنەوە چێ خۆی تاقیکاتەوە. ئەنی بەڕاستی هۆڵەکانی لە جوانی وان ئەوە کەوتووەتە سەر نەوعی هۆڵەکە. ئێمە خۆمان لە هۆڵێکی بچکۆلانەمانەیە لەو هۆڵی خۆمانە ئەڵین بڕۆ تێسێ بکە ڕۆژێک تەمرین بکە ئینجا دوای ئەوە هینی خۆت بە لە لامان ئەمێنیتەوە یان نامێنیتەوە. بەڵام بەجددی تەسەوڵی ناکەم وەرزشەکەمان وابێ. ممکنیشە لە هەنێ جێگایە یەک دوو هۆڵێک بەو شێوێ بێ چونکە ئەگەر بەو شێوێ بە هۆڵەکان ماشەڵڵا چەندین هۆڵ و چەندینی کەس تەلەفۆنمان بۆکڵێ لە پرۆژەی داهاتووە من بەشدایە بم. باش مامۆستایمە کە قسەمان کردبەیەکەوە سەرەتا چەند هۆڵێکی کەم بوو وەکو هەم بەڕێزیش هەموو یەکێتی لە ژوانی بەسپاسەوە چەند هۆڵێکتان بۆ هێناین و ژمارەیەکی هۆڵی دیکەش دڵنیام تەلەفۆنتان بۆ کردوون. لەوانەیە سەرەتا هەندێک خاوەن هۆڵ و ڕاهێنەر بە پرۆژەکەیان بە گرنگی پرۆژەکەیان نەزانی بێ. ئێستا چی ئەڵێن ئەو فیدباکەی لای ئێوەیە چییە؟ کە بۆی ئەم ژمارە هۆڵە زیاد بکەین. ئەو فیدباکەی لە لای ئێمەیە من چەند هۆڵێکی کە تەلەفۆنی بۆ کردوم کە ئەڵێ لە داهاتووە ئێمەش بخەنە ئەو پرۆژەیەوە. ئەمە یەکەم دووەم ئەم پرۆژەیە بۆ ئێمە زۆر گرنگە چونکە بەجددی ئێمە ئەزانین ئەم وەرزشەی ئێمە وەرزشێکە
تۆزێک لە ناو هۆڵێکە تۆزێک داخراوە خەڵک ناتوانێت بە ئاوا بە ئاسانی بێت بیبینێ ئەم پرۆژەیە کە خەڵک تەلەفۆنمان بووەکە ئەڵێ ئەتوانم بێم بەڵێ توانی بیت ئەی لە چۆ نزیکە لە هەموو جێگاکان نزیکە تێگەی ئەمە هەم جێگای دەستخۆشیە بۆ ئێوە وابزانم بەڕێوەبەری وەرزشی ناتوانانی قسەکانی قوتکەینەوە خۆشەویستە ئەمە سپاسی بەڕێستانەکەین و تایبەتی دەستگای میدیای کورساتیش لەم پرۆژەیە هاوبەش بووە لە ڕووی دروستکردنی بە ئۆنلاینکردنی ئیشە لە کاتی ئەم ئامادەکردنی 1321 کەس ئەم فۆرمەی پڕ کردوەوە بە ئۆنلاین فۆرمەکە زۆر بە شێوەیەکی ئاسان ناوی سیانی و تەمەنەکە دیاری ئەکرێ ئەو هۆڵانە دیاری ئەکا کە ئێوەی وەرزشتیاکە پرۆژەکە واماندانابووی بینەرانی زیاتر لایەن ڕوون بێ کە بەڕێستان لەوە شارەزان هەر هۆڵێک دوو ڕۆژ بۆی هەیە ئەو خەڵکە بچێت لێوێ وەرزشکە ئەنجا ئەم ڕێژێمان دەستکەوتووە بۆ نمونە پاکس جیم لە سەیە سیوەکی وەرگرتووە تیتان جیم لە سەیە 26 بەو شێوەیە فیتنس ئیمپایر و ڤیلۆسیتی و شاجیم و ئێکس جیم و فیتجانێت و هۆڵی پاڵەوان مامۆستا سەلاح و بەرزایەکانی خێوان و هۆڵی چوارباخ و بێستون جیم لەگەڵ ماگما جیم و ئارام ئەمین جیم و FH و میهراکۆ پێم وایە پلانە جیمیش لە خوارەوەیە هەر یەکە و ڕێژەیەکی وەرگیراوە یعنی مامۆستا ڤیسپۆرتیش بێگومانێکێکە لەو هۆڵانەی کە وەرگیراوە ئەو خەڵکە پڕی کردوێتەوە یعنی خەڵکەکە اختیارن لە بەردەستا بووە هۆڵەکە لەو ناوچەیە کە خۆی تایەتی ئەگەر کەسێک ماڵی بۆ نە لە گەڕەکی سەرچنار بێ لەوانەیە بەلایەوە ئاستەم بێ بۆ توی مەلیک وەرزشکە بەڵام ئەم پرۆژەیە وای بڵاو کردوێتەوە کە زۆرترین شوێنەکان هۆڵەکان لەو گەڕەکانە هەن کە خەڵکەکەیتیایە طبعا نزیکی یەکێک لە خەسڵەتەکانی وەرزشی ئێمە چونکە ئێمە خۆشە ئەو قاعەیە نزیک بێ کاتێکی کەمە پێ بچێ بگەیت و بە خۆشحاڵیەوە ئەم پرۆژەیە من ئەوەی کە سەرنجی بنیقاکێشا لە هەموو جێگاکانی شاری سلێمانی خۆشەویستە هۆڵێک هەیە یعنی لە هەموو جێگایەکە کەسەکانی ئێمە وەرزشوانەکانی ئێمە ئەو کەسانی کە فۆرمیان پڕ کردوێتەوە ئەتوانن سوودمەند بن لەم پرۆژەیە یعنی کەسێک ئەگەر بیوێ ئەو مانگەش وەرزشکە بەشی ببەرامبەر ئەکرێت لەناو سلێمانیە لەوانەیە بە ئەگەر ڕۆژێک جەولێ بکەین بە سەعاتی هەموو هۆڵەکان بکەین بۆ بەس بۆ سەردانیان بکەین بۆ نمونە من ئەمڕۆ کە 15 مان و 16 مانگ لە هۆڵی یەکەم وەرزشەکەم 17 مانگ ئەچم بۆ هۆڵی دووەم هەتا وەکو 17 مانگی 5 کە پلانەجیم ئاخر دانێ ئەتوانن هەموو هۆڵەکان بەسەرکەمەوە و مانگێکی وەرزشی و تەندروستیش بکەم بەڵام ئەگەر ئەم خاوەن هۆڵانە و کە بەسپاسەوە بۆ ئێوە بۆ ئەوانیش کە لە پرۆژەکە هاتنە پێشەوە دڵنیام لەوانەیە فشارێکیان بکەوێتە سەر چی بکەین بۆ ئەوەی پلانێک ئەو پلانی دامان ناو بە شێوەیەکی باشتر سەرکەوتوو بێت من بە دڵنیاییەوە پێتەڵم بەو ڕێژەی کە دانراوە نابێتە فشار بۆ هۆڵەکانمان بەڵکو ئەبێتە میواناییەکی جوان کە ئێمەش بە وەکو کۆمەلگاکەی خۆمان بە میوانەوە جوانین دڵنیاتەکەم نابێتە تۆ کە نزیکی لیانەوە کاردانەوەی ئەوان چییە؟ هەمویان تەلەفۆنەکەن هەمووشیان خۆشحاڵن و هەمووشیانەڵێن ئێمە ئامادەین کەی دەست پێەکە یعنی پەلەیانە لە دەست پێکردن ینی هیچ قەلەقیەک ڕاڕایەک دروست نەبووە بە هیچ شێوەیەک باش مامۆستاگە لە پلانی دووەمە ئێمە بە نمونە ڕای بگەینین هەموو هۆڵەکانی شاری سلێمانی بەو شێوەیە دەرگای کراوە ئەو کاتە هەم شارەکە لەسەر هۆڵەکان کەمە بێتەوە هەم خەڵکێکی زیاتری سوودمەندەوە بۆی پێویستی نەبێت بە ئۆنلاین بەشداریکە لە وڵاتی سوید هەموو هۆڵەکانی لە ژوانی هاوڵاتی بۆی هەیە بۆ ماوەی هەفتەیەک تێست بکە ئەنجا دوای بڕیار بە ئیشتراکە یا ئیشتراک نەکە ئەکرێت لە سلێمانیش بۆ هەنگاوی دووەمە بکرێت زۆر شتێکی جوانە ئەگەر بێت و ئێمە مەسەرەن کاتێک دابنین یعنی ئێمە لە هۆڵەکەی خۆمان پێڵین فەرم و تەمرینکە و فەرم و تەمرینکە ئەگەر کەسێکی ئاسایی بێت ڕۆژانی ئاساییڵین ئەمڕۆ تەمرینکەیان سبەینێش تەمرینکە اینجاوە ئیشتراک بکە بەس ئەمەیان ئەتوانم بڵێم بە شێوازێکی جوانتر ئەو حاڵەتە بۆ هەموو هۆڵەکان بڵاو ئەبێتەوە بە خۆشحاڵیەوە توانم بڵێم ئیشی ئێمەتان ئاسان کرد دەستخۆش ئەمە داتایەکە ژاوردەکاری مامۆسا بۆ نمونە کە داتایەک ڕاگەین لە سلێمانیا بۆ نمونە و ئاستا تەمەنیانە کێن وەرزشەکەن بەپێی ئەم داتایە بەکە ئێمە دەستمان کەوتو لە ڕێ و لینکەوە کە دروستکراوە لە 48.1 ئەوانەی ئەم فۆرمەیان پڕ کردوێتەوە تەمەنیان لە 20 بۆ 30 ساڵە لە 30 تەمەنیان لە 30 بۆ 40 ساڵە و لە 11.2 40 بۆ 50 ساڵ و لە 8.5 تەمەنیان 10 بۆ 20 ساڵە و ئەم ڕێژەیەش پێم وایە لە 2 یا 3 تەمەنی 50 بۆ 6 ساڵە کە وەرزشەکە ئێوێ وەرزشی هۆڵەکان بکە ئەم ڕێژەیە پێماڵێ کۆمەلگا لە هەموو تەمەنەکانە
ئەیانەوێ وەرزشکەن و بە هەردوو ڕەگەزیشەوە لە هۆڵەکانی خۆتان تەمەنە جیاوازەکان نەبینن؟ زۆر ئێستا ئەم هۆڵانەی ئێمە کاکاوان بۆتە جێگای ئەو کەسانەی کە ئەیانەوێ وەرزش بکەن. وەرزشی ئێمە لە گەنجیە حەزە ئازووە خولیایە، بەڵام بە دڵنیاییەوە پێتەڵم لە سەر و تەمەنی چیلەوە پێویستی ئینسان ئەتیمان بە مەسەڵی خۆی بە جەسەی بە بە تەندروستی خۆی بە و هۆڵەکانی ئێمەش وەکو وتم لە پێشوە هۆڵەکان داخراوە لە جێگایەکە لەگەڵ چەند کەسێکە تۆ وەرزشەکەیت و ئەتوانم بڵم لە زۆر وەرزشیش ئاسانترە بۆ بەدەستکەوتن بە حکمیەوەی کە بڵاو بۆتەوە و بە خۆشحاڵی شۆیمە لە هۆڵەکانمانە وەکو جەنابە فەرمووت هەموو تەمەنەکانە بینین. تەمەنی زۆر بچووکە بینین کە لە 16 ساڵەوە دەست پێکە، بە تەمەنەکانی ژەبینین کە ئێستا بە دڵنیاییەوە وەرزشی لە جوانی بۆ هەموو کێشەکانی جەسە ئیسفادەی هەیە و بۆ چارەسەریش بەکارێت. بەڵام بەسا ئەمەش زۆر گرنگە لەم پرۆژەیە و کەسانی لەوانەیە هەندێک خەڵکی تیا بێت تازە ڕوو لە هۆڵەکان بکەن، ڕاهێنەران ڕێنماییتان بۆوانە چییە چۆن هەست و کۆت لەگەڵ ئەم خەڵکە تازانە بکەن ئێمە تایەکانیان پێ بڵێن. بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە هەموو هۆڵێک ڕاهێنەری تایە و مساعیدی تایە، مساعیدی ڕاهێنەرمان هەیە. ئەبێت ئێمە زیاد لەم مودەیە لەم چەند ڕۆژەی کە دانیاوە بۆ خۆڵەکانمان ئاگامان لەو کەسانە بێت کە ئێن بۆ ئەوەی وەرزشەکەمانیان بە جوانی پێ بناسیێنین، بە دڵێکی کرا و جوانەوە خزمەتیان بکەین لە دوو ڕۆژە. ئەمە توانم بڵێم دەعمێکی باشە بۆ وەرزش و بۆ ناساندنی وەرزشەکەمان زیاتر بەو کەسانی کە نەیان ناسیوە یان ناسیویانە و بە پێی کاتی باری اقتصادی وڵاتەکەمان ئەم مودەیە نەیتوانیوە بێ. بۆیە ئێمە دەرگاکەمانیان بۆ ئەەکەینەوە، دڵمانیان بۆ ئەەکەینەوە، خزمەتیانەکەین و پێیانە ناسێنین و دڵنیاشم هەموو هۆڵەکان وەکو هۆڵ هین حەزەکەن احتیمام بەو کەسانە بن کەیەن شکا بەو قسەیانە بێ و بەو تەلەفۆنانە بێ کە بۆ ئێمەیەت هەمویان تامەزۆن. زۆر گرنگە ئەم پرۆژێ بەردەوامی هەبێت تەنها بۆ ئەم مانگە نەبێت وەکو پرۆژەکەمان ڕاگەیاندووە ئیترەوە ئیشی ئێوەیە یەکێتی لە جوانی پەرەی پێبن و بەردەوامی پێبن و ئەو پلانەش هەبێ کە لە دەرەوەی سلێمانی شامە بکرێ. ئێمە قسەمان لەگەڵ شارەکانی دیکەشا کردووە چاوەڕێی ئەم تێستا ئەەکەین بۆ ئەوەی تەواوی هەرێمی کوردستان بگرێتەوە بە قەزاوناحەکانی شەو، چونکە خەڵکێک ئەگەر بێ وەرزشکە وەکو خۆت باسیەکەی ئەبی پاڵێک بە خەڵکەوە بنێ بۆی بێ بۆ وەرزشکردن چونکە قورسە تۆزێک بیکەی بە ڕۆتینی ژیان. بەڵام ئەگەر کەسێک لە ڕووی زانستی سەبەی پرسیارە بکەم ئەگەر کەسێک خۆی بگرێ 3 ڕۆژ لە هۆڵێکە بەردەوام بێ پێدوانی ئەبێ بە ژیانی بەدڵنیاییەوە زۆر بەدڵنیاییەوە. ئەگەر کەسێک 3 ڕۆژ لە ناو هۆڵەکانمانە وەرزش بکە بەدڵنیاوی یەک ئەبێ بە بەشێک لە ژیانی، دوو ئەبێت بەوەی کە ئیسفادە بۆ هۆڵەکەش و بۆ خۆشی ئەگەیەنێت. ینی زەران لە بزنسەکەن هەیە نا بەدڵنیاییەوە زۆر بەدڵنیاییەوە. من خۆشحاڵم مامۆستا ئێمە وەکو بەربەرەتی وەرزشی سلێمانی وەکو دەستگای میدیای کورسات کە ئەم پرۆژە هاوبەشەمان هەیە لەگەڵ ئێوە پێمان چاوەڕێ ئەەکەین کتابزانین تا چەند سەرکەوتوو بێ دوایی مەلەوانگەکان و شوێنە وەرزشەکانی دیکەش بینێنە ئەم پرۆژەوە تا کۆمەلگایەکی تەندروستمان هەبێت. منیش خۆشحاڵم کە یەکەم وەرزشەکەی ئێمەتان هەڵبژات دەستخۆشی لە ئێوەی مادوونە ناسەکەم هیوام وایە هەموو ساڵێک چەند جارێک ئەمە دووبارە بکەینەوە بۆ ئەوەی بتوانین ئێمە وەکو وەرزشەکەی خۆمان زیاتر خزمەت بکەین. مامۆستا لەم کۆتایی بڕنە حەڤەی 5 کە ئەم ڕۆژە تاوا بێ ئەکرێت لە 8 5ەوە کۆمەڵێک ناوی دیکەی هۆڵ بەدەست بکەوێت دای ڕێژینەوە بۆ نمونە 30 هۆڵ یاخود 40 هۆڵ هەرێکی ڕۆژێکی بەدانی زۆر بەدڵنیاییەوە من ناوی تازەم لەلای مۆسباسی تۆکەم چ قسەیەکم ماوە لە کۆتایە لەسەر پرۆژەکە و هاندانی خەڵک بۆ وەرزشکردن. من دەستخۆشی یەکەم لە بەڕێوەبەرەتیەکەی ئێوەکەم کە ئێمەیان لەبیر بوو وەرزشی لە جوانی بۆ ئەوی بتوانن کە خزمەتی بکەین و وەرزش پێویستە هەموو بە هەمومان بەو کەسانەی کە پرۆفیشنەڵن وەکو جەنابتان کە لە وەرزشی خۆتەوە بۆ مدەڕیبی بۆ خوێندنەکە و ئێستا جێگا بەڕێزەکەی خۆت لە دوو جێگای خزمەتی وەرزشەکەی دەستخۆشی لە یەکەم کەسی شیا و بێتەش جێگایەک ئەتوانێت وەرزش پێش بخە و ئێمەش بە هەمومان با وەرزش پێش بخەین و بە هەمووشمان بتوانین ئەو دڵخۆشی کە لە وەرزشا هەیە بین بە تاک بە تاکی کۆمەلگاکەمان چکا کۆمەلگاکەمان کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی خۆشەویستە کوردستانێکی جوانمان هەیە بە ئێمە و بە ئێوە ئەتوانین باشە ئاوەیانی بکەینەوە بە تەندروستێکی باش بە وەرزش. بۆشم بیر نەچێم توێژینەوەیەک خوێن دەوڵەیە ئەو کەسانەی لە مانگێکا وەرزشەکەن ڕێژەی بێتاقەتیان لە 7 ڕۆژەکەمە بێتەوە بۆ 2 ڕۆژ ئەم چێژە و بینیوە تۆ؟
بەدڵنیاییەوە ئەوانەی کە لە هۆڵەکانە وەرزشەکان دوای بە دڵێکی خۆشەوەیەن هۆرمۆنی دڵخۆشیە ڕژێ ئەنی ئەمە پامێکە بۆ ئەو خەڵکانی کە لە ماڵەوە دانیشتن و وەرزش ناکەن ئەگەر لە هۆڵیشانە بێ لە پارچێکە کاکاوان من ئەڵێم هەموو تاکێک پێویستە وەرزش بکە چونکە وەرزش خۆشی بە ژیانی خودی خۆم بەخشیوە و ئاسوودەیی پێبەخشیوم و ئەتوانم بڵێم من لە ژیانی مناکە چەند ساڵێکە وەکو ڕاهێنە و ئێساش وەکو ئیتیحادی سلێمانیم دڵنیاتانەکەم هەموو کاتە خۆشەکانی من لە ناو هۆڵی وەرزشا بووە چونکە لە کاتێکا کە وەرزشەکەم هەموو ئەو ستێسانەی ژیان کە هەیە هەمووی لا ئەچێ لەسەرم بۆیە تکاتان لێ یەکەم وەرزش بکەن ئەو دڵخۆشیە بابگاتە ئێوەش ئەو خۆشیە کە لە وەرزشا هەیە و لە ناو وەرزشوانانە هەیە تەسەڵەکەم هەموو تاکێ پێویستمان پێێتی زۆر سپاس دەکەم سەرۆکی لقی سلێمانی یەکێتی لە ژوانی ڕێژڕێکی عێراق مامۆستازانە داواکارم لە ڕێی جەنابیشتەوە و ئەو خاوەن هەڵانەی کە ئەم کەسانە ڕۆیان تێکەن وەکو خۆت وتە بە ڕوویەکی باش پێشوازیان لەکەن تا خەڵک بێزار نەکەن لە وەرزش دوورکەوێتەوە ئێمە لە خزمەتانە دووبارە سپاس بە ئامادەبوون سپاس دەکەم